یا ئەڵڵا بۆیە بەڕێزانم سەرنج بەنە ئەم ڤایرۆسی کۆڕۆنایە ئەمە بەڕاستی بچووکترین هێزی خوای پەروەردگارە لەسەر زەویدا بەڵام چی لە زلهێزەکانی جیهان کردووە سەیری ئەمریکا سین فەڕەنسا ئیتالیا ئێران بەڕێزانم ئەمانە خاوەنی کڵاوەی ئەتۆمن خاوەنی نەوەوین ئەتوانن ببنە هەڕەشە بۆ سەرزەوی بەڵام ڤایرۆسێکی بچووک وەکو کۆڕۆنا کە ڕەنگە 5,000 جار زیاتر گەورەیان کردێتەوە ئەنجابی نرابێت ئێستا کۆڕۆنا وایانی ترسانوە هیچ هێزیەک ئەو زلهێزانی نەترسانە بێت یا ئەڵڵا وای لە ئەمریکا کردووە زلهێزی هەموو جیهان حاڵەتی نەئاسایی ڕابگەێنێت یا ئەڵڵا بازار و هۆڵ و دوکان و هەموو شوێنەکانی پێیان داخستووە یاریگا و مەلەوانگا و هۆڵی لەشجوانی گشتی پەکی خستووە سبحان الله وای لە جیهان کردووە وای لە ئێمەی بەنی ئادەم کردووە بەدەستی خۆمان زیندانی بکەین یا ئەڵڵا جاران هێزێکی زەرسەر زەویە هاتووی زیندانیە کرد ئەگەر مخالفەیەکت کردا ئێستا هیچت نەکردووە بەری باشە هیچت نەکردووە حرفێکی مجریم جەرامەت لەسەرت نییە جوڕمت لەسەر نییە بەڵام بەدەستی خۆمان زیندانی کردووە لە ماڵەوە ئەوە دەسەڵاتی خوای پەروەردگارە بەڕێزانم ئیەشە یذهبکم وەیەتی بخەلق جەدید سوێن بەخوا پەروەردگارمان ویستی لێبێ لە ناومانەدات وەیەتی بخەلق جەدید نەوەیەکی تر ئەخاتەوە لەسەر ئەم زەویە وما ذلك على الله بعزيز ئەمە لە دەسەڵاتی خوایە هیچ گران نییە هیچ ئەستەم نییە لە دەسەڵاتی خوای پەروەردگارە بەڵام بەڕێزانم ڕەحمی خوای پەروەردگار بەرامبەر بە ئێمەی موسڵمان بە تایبەت ڕەحمێکی بەرفراوانە ورحمتي سبقت غضبي خوا فەرمیێ ڕەحم و میهرەبانی و لطف و کەرەمی خۆم پێش غەزەب و تووڕەیی خۆم خستووە یا ئەڵڵا بە تایبەت ئێمەی موسڵمان ئێمەی ئومەتی ئیسلام ئومەت الئیسلام ئومەت مەرحومە خوای پەروەردگار ڕەحمی لێکردین بە هاتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوای پەروەردگار عەزابی لەسەر ئەم ئومەتە هەڵگرت وما كان الله ليعذبهم وأنت فيهم أي محمد عليه الصلاة والسلام من ئەشکەنجە و ئازار و غەزەبی خۆم نادەم بەسەر قەومەکەتا مادام تۆ لە ناویانای بەڵام لە دوای ڕۆیشتنی تۆ لە دوای نەمانی تۆ ئازاب و ئەشکەنجەیان نادەم غەزەبی و تووڕەیی خۆم بەسەریانە نابارێنم وما كان الله ليعذبهم وهم يستغفرون ئەوان ئیستیغفار و تەوبە بکەن من بەڵاو موسیبەتیان بۆ نانێرم عقوبەیان نادەم غەزەب و تووڕەیی خۆم و خەشمی خۆم بەسەریانە نابارێنم یا ئەڵڵا ئیستیغفار تەوبەکردن بەڕێزانم هەمومان لەم کاتەیە پێویستە تەوبە بکەین لە گوناهەکانمان بگەڕێینەوە بۆ لای خوای پەروەردگار دۆڵان ترامپ گەورەترین ملهوڕی سەر جیهان گەورەترین زاڵم و ستەمکاری سەر ئەم زەویە ئیمڕۆ 15 مانگ کردوەتی ڕۆژی دوعا و نزا و پاڕانەوە بۆ لای خوای پەروەردگار داوای لەو خەڵکە کردووە نوێژ بکەن دەست بۆ ئاسمان بەرزەوەکەن تا خوای گەورە ڕەحممان لێ بکات یا ئەڵڵا بەڕێزانم پیا یەکتا ئیستا وجودی بۆ خوا دانەناوە عیباد و بەندەکانی خوای پەروەردگار بە ساڕوخ لە چەنەها وڵات خەڵکی بێوەژن کرد خەڵکی هەتیوبار کرد خەڵکی خەڵتانی خوێن کرد ئێستا ئەو ڕەجای وایە ئاسمان خوای پەروەردگار بێتە جواب و ڕەحمێ بە خەڵکی سەرزەوی بکات بۆیە بەڕێزانم ڤایرۆسی کۆڕۆنا دەردێکی کوشندەیە بەڵام بچووکترین هێز و دەسەڵاتی خوای پەروەردگارە لە سەرزەویدا وای لە زلهێزەکانی جیهان کردووە هەمویان بێنە سەر چۆک